بەڵێ کۆماژم پێکردە و کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەبووە بڕیار بوو پێ و ڕێککەوتنانی کە لە نێوان حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی هاوپەیمانەی داری دەوڵەت و هەرێمی کوردستان کراوە جێبەجێ بکرێن، بەڵام تا ئێستا بەغدا پابەندی ڕێککەوتنەکانی نابێت چ لە جێبەجێکردنی مادەی 140 چا پێدانی مافوشایی سەردارایەکانی هەرێمی کوردستان ئێستاش دەستی بۆ قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بردو. کۆمەڵێک ڕێگریشان لە گەڕانەوەی پارتی دموکراتی کوردستان بۆ گەڕانەوەی بۆ بارەکەکانی لە ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک. من سەبارەت بە سەرجەمەم بابەتانە قسە دەکەم مەگەرم جارە بتوانم باشتر لەگەڵ میوانەکەم لە سلێمانیەوە قسە بکەم. دکتۆر ئەشواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی. دکتۆر ئەشواقی وادارم جارە گوێت لە دەنگی من بێت سەبارەت بە ڕێگریەکان لە گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک ئەو گەلە کۆمەکی کە دەکرێت و هاوکات پێنەدانی مافوشایی سەردارایەکانی هەرێمی کوردستان و دەستبردن بۆ قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەلایەن بەغدا ئەمانە بۆچی دەکرێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت سەڵاو لە بینرانی K24. بە حقیقت ئەوەی کە ئێستا دەکرێت تەواوکەری هەوڵەکانی 2014 لە بیرمان نەچێت 2014 قوتی خەڵکی کوردستانیان بڕی بەبێ ئەوەی کە مادەیەکی دەستوری هەبێت یانی یاسایی، کەواتە بۆ یەکەم جار لە جیهان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانێکی دەوڵەتێک قوتی فەرمانبەرەکانی خۆی ببڕێت، بەڵام نەیانتوانی قوارەی هەرێمی کوردستان لە ناوبەرن. هەروەهاش ئەوەی کە پێیان نەکرد لە 16 ئۆکتۆبر لە ڕێگەی هێرشکردنەوەی هێزێکی سەربازی لەسەر هەرێمی کوردستان دەیانەوەی ئێستش، یعنی من ئەمە بۆ چوونی شخصی خۆمە کە ئەوەی کە لە 2014 لە ڕێگەی بڕینی قوتی خەڵکی کوردستان بە پێی مادەی دەستوری بە هیچ بوونی بەڵگەیەکی دەستوری و هەروەهاش ئەوەی کە لە 16 ئۆکتۆبر کە بە زبری هێز هێرشیان کردە سەر هەرێمی کوردستان کە طبعا ئەمە خلافی دەستورە کە دەڵێت نابێت هێزێکی سەربازی بەکار یان هێزە سەربازیەکان نابێت بەکار بهێنرێن بۆ یەکلایکردنەوەی بابەتە سیاسیەکانە. ئەمڕۆ دەیبینین تەواو دەکرێت بە تەفسیرێکی سیاسی مزاجی بۆ برگەکانی موازنە، ئەمەش واضحە و صریحە. و ئەوەی طبعا ئێمە الحەمدولله لە کوردستان زۆر خەڵکی ئەکادمیمان هەیە، زۆر گەنجی وشارمان هەیە، دەتوانن مراجعەی یاسای ژمارە 6 بۆ ساڵی 2019 کە پێ دەوترێت یاسای ئیدارەی مالی ئیتیحادیە بە تایبەتی لە پیجی 7 لە مادەی 29. طبعا من بۆچی تەرکیز دەکەم لەسەر ئەو مادەیە و دەمەوەی بیخوێنمەوە، تکایە مەجالم بەرێ بۆ ئەوەی بیخوێنمەوە، چونکە بەڕاستی ئەوەی کە دەکرێت بەرامبەر هەرێمی کوردستان هەوڵدانە بۆ لەناوبردنی قوارەی هەرێمی کوردستان. با پێت بڵێم بەغدا ئەوەندە بەهێز نییە، بەڵام نەبوونی یەکریزی کورد، نەبوونی یەک برێ بۆ بەرگریکردن لە قوارەی هەرێمی کوردستان لە مافی خەڵکو کوردستان ئەوە وای کردووە کە ئەوان هەوڵی ئەوە دەدەن کە ئەوەی کە بەخێنی شەهیدانمان داوە یعنی بەدەستمان هێناوە و بەپێی دەستور بەپێی مادەی 117 ئەیانەوەی لە دەستمان وەربگرن. ئەو مادەی واضحە و صریحە بەڕاستی لە مادەی 29 دەڵێن تؤول لحساب المحافظة فيها محافظات الإقليم الإيرادات المالية التالية: 50% رسوم ضريبي اتحادي يتم استيفائها من الدوائر الممولة مركزية في المحافظة، ويستثنى من ذلك المبالغ المستحصلة من إيرادات الضرائب والرسوم الجمركية. حصة المحافظة من إيرادات المنافذ الحدودية والبترودولار، الإيرادات المحلية المستحصلة والتشريعات المحلية صادرة من مجلس المحافظة، ومادة أو فقرة ورم أخيرا إيرادات الخاصة بالدوائر البلدية أو مجارية بلديات التخطيط العمراني والتخطيط إلى حساب المحافظة، ويعاد تخصيصها لنفس الدوائر المستوفاة منها. باشا ئەمە خۆی یاساکە کە پەرلەمان پەسەندی کردووە ئەوەی وچووە، بەڵام ئەوەی کە ئێمە ئیسێ دەیبینین بەڕاستی هەوڵدانە بۆ نەهێشتنی دەسەڵاتی هەرێمی کوردستانە. ئێمە هەموو التیزاماتی دەستوری، هەموو التیزاماتی دارایی، هەموو التیزاماتی یاساییمان جێبەجێ کردووە. ئەوەی کە ماوە بەغدا التیزاماتی یاسایی خۆی و دەستوری خۆی جێبەجێ. باشە دکتۆر ئەشواق، کەواتە بەغدا یاری سیاسی بە هەرێمی کوردستان دەکات لەم پەیوەندیەدا؟ طبعا کێشەیەکی فەنی نییە، ئەوەی کە باسی کێشەی فەنی دەکات کێشەی فەنی نەماوە. ئەوەی کە ئیستا دەکرێت
کێشەیەکی سیاسیە. دووبارە دەڵێمەوە پێشتر ئێمە لە قۆناغی رابردوو تەفسیرێکی سیاسی میزاجی بۆ بەندەکانی دەستور دەکرا، بەڵام ئێستا ئێمە لە قۆناغێکی تەفسیری سیاسی میزاجی بۆ بەندەکانی بوجە دەکرێت. یعنی ئەمە دەبێت واضح بێت، ئێمە یاسامان هەیە، دەستورمان هەیە، دەبێت بە پێی ئەو دوانە تەفسیر بۆ بەندەکانی دەستور بە شێوەیەکی دەستوری و هەروەهاش یاسای بوجە بە شێوەیەکی یاسایی. بەڵام ئەوەی کە ملاحەزە دەکەین تەفسیرێکی سیاسی، دووبارە دەڵێمەوە ئەوەی کە ئێستا ڕوو دەداتەوە پێشەلکاری مافی خەڵکی کوردستانە و بە بۆچوونی شخصی خۆمە، ئەوە ڕێی شخصی خۆمە. ئەوەی کە بە قۆناغی رابردوو ئەنفالکردن یعنی چی؟ یعنی زندە بەچاڵ کوشتنی خەڵک لە ڕێگەی وەرگردنی ڕوحیانە. بەڵام ئەوەی کە ئێستا دەکرێت هەر ئەنفالکردنی خەڵکی کوردستانە، بەڵام بە سیناریۆکیان بە طریقەکی ترە لە ڕێگەی برسیکردنی خەڵکی کوردستانە، وەرگردنی مافی خەڵکی کوردستانە کە دەستور پێداون، ئەوەش قابل قبول نییە بەڕاستی، چونکە ئێمە هەمومان دەبێت ئێمە پابەندی دەستور بین. ئێمە غەدر لە کەس ناکەین، بەڵام بە هەمان شێوەیە غەدرش قبول ناکەین. باشە دکتۆرە شواق، شاندی هەرێم چۆ بەغدا، ئەنجامی سەردانی شاندەکە چی بوو؟ ئایا جارێکی دیکە شاندی سیاسی هەرێم سەردانی بەغدا دەکاتەوە؟ ئێمە بۆ بەدەستهێنانی مافی ملەتی خۆمان وەکو ئاماژەم پێکرد بە پابەندی دەستور و یاسای، ئەوەی کە هەمانە لە سەرشانی خۆمان تەواومان کردووە، هەمووی یەک خاڵ نەماوە کە ئێمە نەیکەین، ئەوەی کە داوایان کردووە، ئەوەی کە ماوە پێدانی مافی کوردستانە. ئەگەرش پێویست بوو جارێکی تر بچین هەرچەنش یعنی هیچ نەما، یعنی بۆ مناقەشەکردن هەموو مناقەشەکانیش کراون، ئێمە ئامادەین. بەڵام لە بیرمان نەچێت ئێمە بەڕاستی داوا دەکەین لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی فێدراڵ مافی ملەتی کورد بدات، چونکە وەکو ئاماژەم پێکرد وەکو حکومەتی هەرێمی کوردستان هەموو ئەرکەکانمان جێبەجێ کردووە، وەکو خەڵکی کوردستان، چونکە لە دەستوری عێراقی لە فەسڵی دووهەم دەڵێت هەموو هەوڵاتیانی عێراقی هەمان ئەرکیان لەسەرەوە هەومان مافیان هەیە، خۆشی وەزیری مافی مرۆڤ بوو، یعنی دەبێت مافی ئەو خەڵکە بدات لە چوارچێوەی دەستورە. بۆیە ئەوەی لەسەرشانی حکومەتی هەرێمی کوردستان هەموو شتێکی تەواو کردووە. ئەگەر پێویست بوو بەتەکید یعنی هیچ یعنی بەڵام ئەگەر خاڵێک هەیە کە ئێمە دەبێت بیکەن، بەڵام دووبارە تەکید لەسەر ئەوە ئەکەم هیچ خاڵێک نەماوە کە وەفدی هەرێمی کوردستان نەیکات، یان هیچ دۆکیومنتێک نەماوە کە باشە دکتۆرە شواقەواتە هیچ ئاماژەیەک بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ مانگی 7 لە بەغداوە هەیە؟ ئێمە چاوەڕێی دەکەین سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕاستی یعنی ئەو بابەتە حەسم کات، چونکە وەکو ئاماژەم پێکرد مەوزوع یاسایەکەی تەواو کردووە وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ وەفدی بەغدا، مەوزوعی تەفسیرکردنی ئەوە دەبێت دووبارە بڵێمەوە، ئێمە بەندەکانی بوجە دەبێت بە تەفسیرێکی یاسایی نەکو بە تەفسیرێکی سیاسی مزەجی بۆی بکرێت. و دووش ئەو فەقەرەکە بۆم خوێندیێتەوە ئەوە یاسایە، یعنی لە 2019 یاسا ژمارە 6 لە 2019 لە حتى لە وەقائعکش بڵاو بۆوە بە عەدەدی 4550 لە 5/8 2019، یعنی دەبێت لەسەر ئەساسی یاسا و دەستور بەندەکانی بوجەش تەفسیر بکرێت نەکو سیاسی میزاجی. بۆیە بەڕاستی ئێمە چاوەڕێی ئەەکەین کە حکومەتی عێراقی ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێ بکات. باشە دکتۆرە شواق، لە دوای ئەوەی کە سەردانی شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا ئەنجامێکی ئۆتۆلێ نەکەوتەوە، لەم لاولۆلەوە باس لە کۆمەڵێک بژاردە بۆ هەرێمی کوردستان دەکرێت کە بەرامبەر بە بەغدا بگرێتە بەر. ئایا هەرێمی کوردستان چی دەکات لە هەنگاوەکانی داهاتوودا ئەگەر بەغدا بەم شێوازە پابەندی ڕێککەوتنەکان و جێبەجێکردنی نەبوو؟ طبعا هەرچەنش دەنگت وازح نییە، نازانم پرسیارەکە چی بوو، بەڵام من خاڵێکم لەبیر چوو ڕوونی کەمەوە. ئێستا لە مەحفەلی نێودەوڵەتی قەڵێقێک هەیە لەو وەزعی کە ئێستا عێراق تێدایە و هەروەهاش دەربارەی پەیوەندی هەرێم و بەغدایە، بەڵام من پێیان دەڵێمەوە داواکارێکی ئاراستەیان دەکەم. تەنها نیشاندانی قەلق سوودی نابێت بەقەد ئەوەیە کە ڕۆڵی خۆیان ببینن. بەڕاستی لە بیرمان نەچێت
ئێمە کاتێک قەسف کراین بە چەکی کیمیاوی، کاتێک زندە بە چاڵ کراین ئەمفال کراین، کۆمەڵگەی نێودەوڵەتی هەر سەری ئێمەی دەکرد. بەڵام ئیستا ئێمە بەپێی قۆناغێکی تازەیە، قۆناغی خەباتی سیاسیە، دەستورمان هەیە، کۆمەڵگەی نێودەوڵەتی حوزوری هەیە لە ساحی عێراقیە لە ڕێگەی یونایتد نیشنە. بۆیە بەڕاستی داوایان لێ دەکەم لە قۆناغی قەلق یعنی بچنە قۆناغی هەڵوێست وەرگردن. معنای چییە؟ معنای ئەوە نییە کە تەدەخلی سیادەی عێراقی یان خەرقکردنی سیادەی عێراقی، بەڵام بەپێی ئەو ئەرکانەی کە لەسەر یونایتد نیشنە، یەکێک لەو ئەرکانە کە دەبێت یعنی فاسیلیتیشن، یعنی هاوکاری حکوومەتی عێراقی لە گفتوگۆکانی لەگەڵ ناوخۆوە لەگەڵ دراوسەکانیان، بۆیە دەبێت ڕۆڵێکی هەبێت و دەبێت ئەو وڵاتانەی کە عوزوو دائمن لە مەجلیسی ئەمن ڕۆڵی خۆیان ببینن لە چارەسەرکردنی ئەم هەرن. بۆ چونکە ئێمە دوو لایەنین، لایەنێک پابەندی دەستورە و تەفسیرێک دەکات بۆ بندەکانی دەستور بە شێوەیەکی یاسایی دەستوری، لایەنێکی تر بە شێوەیەکی سیاسی مزاجی. باشە دەبێت ئەو ملەتە ببێتە قوربانی ئەو زۆر باشە، یعنی ئەو حکوومەتی عێراقی نابێت، دەبێت مافی پێ بدرێت. زۆر باشە. بۆیە چاوەڕێی هەڵوێستی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەکەین بۆ ئەوەی جارێکی تر تەماشامان نەکەن لە دوورەوە و ئێمە بەو شێوەیە ملەتی ئێمە دەبێتە قوربانی سیاسەتێکی هەڵڵا یان هەندێک لە سیاسەتەکان بە شێوەیەکی هەڵڵا دەستور تەفسیر دەکەن. زۆر باش. بەڕێز دکتۆرە شواقجا، فەندامی کۆمیتەی ناوەندی پارتی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی، زۆر سپاس.